خۆشەویستان هەمومان دەزانین کە وەرزش سوودێکی زۆر گرنگی هەیە بۆ لایەنجستی و دەرونی مرۆڤ و تەندروستی دەپارێزێت و لەگەڵیش ئێستا چەندین جۆری وەرزش با بڵێن زیاد بۆ یان گۆڕانکاری بەسەرا هاتووە گەلی لە وەرزشانی کە ئەنجام دەدرێت وەرزشی سەرکەوتنە و هەڵگەڕانە بەسەر شاخەکاندا کە ئەمە پێشگەر لەوەی کە جوڵەیەکە هەڵبژینی هەوایەکی پاکە لە ناوچە گەشتیاری و با بڵێ شاخاوەکاندا و لە چەندین ناوچەی تری کوردستان لە دەرەوەی وڵات ئەم چالاکیانە ئەنجام دەدرێت زۆر جار بە شێوازی گروپە و کۆمەڵێک ڕێوشوێن و ڕێنمایی خۆی هەیە لە کۆتاییشدا ئەوەی گرنگە لەگەڵ بوونی سەلامەتی و تەندروستی و هەڵبژینی هەوایەکی پاک لایەنی سەلامەتی و پاراستنیەتی و شێوازی ئەنجامدانی ئەم چالاکیە و بێگومان لە کوردستانیش ئەم بابەتە زۆر بەرەو پێشچووە و چەندین گروپمان هەیە بۆ گروپی شاخەوانی لە سەرجەم شارەکان هێرمی کوردستان بۆی کە زیاتر گفتگۆ بکەین لەسەر ئەم بابەتە و زیاتر باس لە سەلامەتی شاخەوانان بکەین میوانداری بەڕێز ئیدریس ماموالی و شەهرام محەممەدمان کرۆ کە ئەندامی ئەنجومەنی شاخەوانی کوردستان بەخێربێن سپاس بۆ ئامادەبوون شەهرام بێمە لای بەڕێستان گرنگە بە بزانین شاخەوانی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە چی ئاستێکدایە ئەین ڕۆژانە هەندێک کەواڵی باشە بیستین کەم چالاکیانە جۆرە بن و ڕوو لە زیادبوونەکەن لە هەمان کاتی شاڕەنگە هەندێک ڕووداوی نەخوازرا و کە پەیوەندی بە سەلامەتی هەوڵاتی ئەو کەسانە هەیە کە مرش ئەنجام دەدەن دەبیسترێت. سەرەتا سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم میوانداریە پێش هەموو شتێ پرسە و سەرخۆشی لەو چوار هاوڕێمانەکەین سەری ڕێزیان بۆ دانوێنین ئینشەڵڵا خوای گەورە بە بەهشتی بەری نیشاد کرد بێتن ئەوەی کە لە ئێستا گرنگە شاخەوانی قۆناغێکی بڕیوە لە باشووری کوردستان هەڵبەت چکە زیاد لە 13 تا 14 ساڵ ئەبێ کە ئێمە دەستمان ناوەتە ئەم خولیایە قۆناغی بە کولتورکردن زۆر کارمان لەسەر کرد وەکو شاخەوانەکان بەعام و بەتایبەتیش لە تۆڕی شاخەوانی کوردستان کارمان لەسەرەوە کرد کە چۆن ئەم شاخەوانە بگەینە ئاسی بە کولتوری کردن دوایەوە ئێستا بە بڕای من لە قۆناغی بەزانستی کردنین کە ئیتر قۆناغێکە پێویستی بەوەیە کە ئەو کەسانی ئەچنە شاخ بە زانستەوە بڕۆن یعنی تەنها هەر کەسە کۆڵە پشتێکی کردە شان و جووتێ پێڵا و جلوبەرگێکی ئاوهای لەبەر کرد ئەمە شاخەوان نیە هەم بۆی سوودی لێ بینن هەمیش بۆی کە گیانی خۆیان بپارێزن ئەمە گرنگە بەتاکید یعنی تۆ پێویستیت بە زانست هەیە بۆ شاخەوانی چونکە شاخەوانی وەرزش نییە ینی بەداخەوە ئەوە لە زۆربەی ڕاگەاندنەکانە بازەکرێ چکەش وەرزش نییە یەک بەشی بچووکی لە نێو پرۆسەی شاخەوانیە ئەچێتە قاڵبی وەرزشەوە کە چووەتە لیژنەی ئۆلۆمپیاتی عالەمیەوە ئەویش هۆڵی بڵین بەردەوانی ناو هۆڵە ئەویش بۆڵدرینەکان هەڵبەتە چووەتە ناو ئۆلمپیاتەوە ئەگینا شاخوانی خولیایەکی سەرکێشیە هوەری ئەمەیە ئەگەر بە تعبیری ئێمەش بێ زیاتر ئاوا تعبیریەکەی نەڵین گەڕانەوەی مرۆڤە بۆ ناو سروشت یا ئاشت بوونەوەی مرۆڤە لەگەڵ سروشتە. زۆر باشە کاک ئیدریس بێنە لای بەڕێستان ئەو بەزانستی کە مامۆستا باسی کرد بۆ گرنگە شاخەوان بۆ گرنگە و کەسێک کە حەزی بە شاخەوانی هەیە فێری ئەم زانستە بێ فێری تەکنیکەکانی بێت فێری ئەوە بێت کە کەمترین هەڵە یاخود کەمترین ڕوودا و ڕوودات کاتێک کە گەشتێک ئەنجام دەدات. سەرەتا سپاس بۆ جەنابەت و بۆ بەرنامەکەتان سپاس بۆ پێم لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان و تۆڕی شاخەوانی کوردستان و هەموو شاخەوانەکان بە بنەماڵی ئەم چوار شەیدی شاخەوان ڕاگەێنین یا ڕەبی خوالیان خۆش بە عافیان کە و ئاخری مصیبەت و ئاخری ناخۆشی هەموو شاخوانەکان ئینشاڵڵا. پرسیارەکەی جەنابش زۆر ڕاستە و زۆر دروستە و کاکشەرەم زیاتر سەرنجی قسەری بەڕاستی ئەو کەسانەی کە ئەچێتە شاخشەر نیە کابرا بەسە جلوبەرگێکی لە بەرابیا کۆڵێکی پێبوویتە بڵین شاخوان ڕاستە لە کوردستانی خۆمان تۆزێک ئیمکانێت و ئەوشتانە دۆری بینە بەڵام پێویستە هەموو کەسێک ئەو زیاتر سروشت یا شاخ
بەڕاستی گاڵتەی پێ ناکرێت ینی ئەبێ هەموو کەسێک بەڕاستی شاخ مەترسیدارە بەڕاستی زۆر مەترسیدارە و ئینسانە بێ زۆر بەوریا ماوەڵی لەگەڵاکە بەتایبەتی لە ڕۆژەکانە کە کەشوهەوان ناجێگیر بێت یا کەشوگا نەزاقان بێ بەڕاستی لە ڕۆژانەیە کەمتر گەشت بکەیت یا مەسەرەن گەشتەکە کاسڵکەیتەوە یا بەسەرەن بڕیاری گەشتەکە نەدرێت باشترە ئەگەر کرایش ئەبێ بەڕاستی ئەو کەرەستانەوە پێ بێت کە بەکەڵ کە بۆ شوێنە کە مەبەست دێ بە تایبەتی بڵێ بۆ ناو بەفر ئەو کەچی بۆ ناو بەفر مەسەرەن ئەو کەرەستانە گرنگن کە دانراوە لەسەر مێزەکە بەم بەشێکی کەمن دانراون ئەوانەوە پێ بێت یا مەسەرەن بەعزە شوێنێکێ بۆ چەند شوێنێک وەکو مەسەرەن مەترسیدار بێ زیاتر هەموو شاخەوانەکە بێ پێش هەموو شتێک جانتای فراگوزاری پێ بێت مەسەن بۆ دوێنە هەموو شاخەوانێک پێویستە حەبی تاکە کەسی خۆی پێ بێت لە حەومەتە تا دەمەتر ئێستا تەمەن گەشتەکانی شاخەوانیش لە فەڵسەکانە فەرقە لە بەهارە فەرقیە و لە ئێستانە فەرقیە و لە هەموو کاتەکانە فەرقیە جاتر باشترین کەش بۆ شاخەوانێک چ وەرزێکە یان چ کاتێکە کە وڵی زیاتر ئێمە بەعام وەرزەکەی خۆشە هەموو جلوبەرگ و شتی زیاتر بەکار دێنی شتەکان جیاوازە مەسەن بۆ دوێنێ لەستانە ئەو کەرەسەی قۆڵنگ و مەسەرەن کرامپۆن و ئەو شتانە لە زیاتر بۆستان بەکاردێت لە هاوینە ئەو شتانە زۆر بەکەم بەکاردێت زیاتر لە هاوینە زیاتر ئاو ساردەمەنی و ئەو شتانە زیاتر بەکاردێت لەگەڵ خۆت بیبیت بەدەستانە قاوسەڵی پەرتەوێت دەستکێشتەوێ مەسەرەن باتومتەوێ شتی کڵاوی گەرمتەوێ شتی خواردنی گەرمتەوێ بێ پێ بێ بەڵام لە هاوینە گەشتەکان فەرقیە شەهرام بوونی شارەزایی بۆ ئەو شوێنەکە گەشتی بۆ کرێ شاخەوە تا چەند گرنگە یان ئەگەر بۆ منە ئەم تۆڕە ئەم گروپە کەسێکی شارەزایانە لەو شوێنە ینی هەوڵ بن هی کەسێکی ئەو ناوچەیە کەسێک شارەزای ئەو ناوچەیان لەگەڵا بۆی کە زۆر بە باشتر ئەو گەشتیان ئەنجام دەنەوە تووشی هیچ ڕووداوێک نەبنەوە تا چەند گرنگە پرسیارەکەی جەنابەت دوو بەشە بەشێکیانەوەیە شوێنەکە چۆن هەڵەبژێری دووەمەن کێ ڕێبەرە و کێ ڕێبەری گەشتەکەیەکی ئێمە کاتێکە ئەچینە هەر موقعێک لە موقعەکانی کوردستان لە هەر شوێنێک لە شاخەکانە پێش ئەوەی بڕۆیت ئەبێ چەند خاڵێک لە نەزەرا بەگری یەکێک لەو خاڵانە تۆ بۆ کوێ ئەچین کەی ئەچین کەی ئەگەڕیتەوە کاتی گەڕانەوە ئەبێ دیاری بێ مەسەلەن ئێمە کاڵین زانست ئەمەیە شاخێک تۆ ئەچی بۆ شوێنێک پێویستە پێش دوو تۆ گەشت بیتەتە لووتکە ئەگەر نەگەشتبیە بێ یەکسەریتر لە نقطەیە ئەو نقطەیە کۆتایی پێبێنی بگەڕیتەوە بۆ لە بەرەوەی حسابی کاتکەی کەی لە شوێن وەک کێژەکەی بەڕێبەر کات ئێمە چینە شاخێک ئەگەر تازە بێ یەکەم جار بێ بچین حتمما لە خەڵکی منتیقەکە داوای ڕێبەرێگەکەی تێگەی ئەبەم شێوەیە گەشت ئەکرێ واتە تۆ هەل لە خۆتەوە نییە بەڵام کاتێکە شاخەوان ئەچێتەوە شوێنانە هەڵبەتەی تر شارەزا بووین ئێمە نزیکەوە 14 ساڵە خەریکی ئەم کارەین شاخەکان شارەزا بووین خۆمان ڕێبەریمان هەیەەوە کاتێکی گروپێکی تازەیە مەسەلەن دەستێک یا کۆمەڵەیەک ڕێکخراوێک داوایی چوون بۆ فڵان شاخەکە ئەتوانین ڕێبەرێکیان بینێ فەرمو ئەمە ڕێبەرێکە و لەگەڵ یا بڕۆ ئەم ڕێبەرە شارەزایی ڕێگەکەیە بۆ سەر شاخەکە و کاتەکە زۆر گرنگەکە لە نەزەری شاخەوانەکان نابێ لە ئەدگاریان نابێکەی تر کەی ئەڕۆن چۆنیەنەوە کەیەنەوە هەموو ئەم شتانە لە بۆتی زانستی شاخەوانی حزوری هەیە ڕاستە زۆر باشە پرسیاری ئەو بکەم بەشێکی ئەم شاخەوانیە حەز و خولیایە حەز و خولیاش زۆر جار سەرکێشی تێکەوێت زۆر جار ینی مرۆڤ لەو بابەتانە لا ئەدا کە گرنگی بە سەلامەتی خۆیەوە تا چەنێکەوە پارێزگاری لەوەکەن ینی هەم لە ڕووی برنی هەندێک کەرەستە و پێداویستی و هەندێک سەرکێشی کە بۆ منە شاخێکی بەرزەیان بینینی شوێنێکی تازەیە ئەمانە چۆنە لای ئێوە ڕاستی بێت ئەو کەسەی کە خولیای شاخەیە بێت کە خولیای مەسەرەن وەکو ئێمەمانان زیاتر یا ئەوەشی کە نەیبینێت لەم کەناڵی جەنابتانە داواکەم لە هەموو سەرجەم گروپەکانی ئەو شاخوانی کە خولیای شاخانەیە یەکەم بەڕاستی خول ببینن دەوەرە ببینن یا مەسەرەن بەشداری سیمینارکەن
لەبەی ئەمە چەندین جارۆک تۆڕی شاخوانی کوردستان لە ماوەی ئەم 2 ساڵە کە تۆڕی شاخوانی کوردستان دروست بۆ خۆشبەختانە چەندین جار خۆلمان کردێتەوە چەندین شاخوان بەشدار بوون سوپاس بۆ خۆی گەورە و دومی بەڕاستی ئینسان شتی لێ فێر بێت شتی لێ بۆی دەست دەکەوێت اینجا بە حەقانێ ئەزانی چ شتێک مەسەڵەن بۆ ستان بەکاردێت چ شتێک بۆ هاوین بەکاردێ مەسەڵەن ئەو شتانە زۆر گرنگە بەڕاستی خول سیمینار گرنگترین شتە پێویستە هەموو سەرجەم شاخوانەکان بەڕاستی ئەو خولانە ببینن اینجا وەک تۆ فەرمیت کە ئینسان خولی بینی یا مەسەڵەن گۆڕاڵی شتەکان بوو ئەزانی گەشت لە چ کاتێکە زەرورە بیکەیت لە چ کاتێکە مەسەڵەن پێویستە نەچی لە چ کاتێکە کۆی کاتی ئەو ڕۆژی کاشی بۆ گەشت مەسەڵەن لەستانە کە ڕۆژەکە لەبژێریت بۆ تەمان ئەو هەفتەیە سەر تا سەر هەموو ڕۆژەکە بەڵێن بەفر نابارێ هەموو ڕۆژێک خۆی نییە بێت و ڕۆژێک هەڵبژێری یەکەم ئاگەوە پێش هەموو شتێ دەگەل لە کەشەوە بێت کەشەوە و سەقامگیری ناوچەکە لە هەموو شتێک گرنگترە باش ینی هێشە بینیمانە بۆ حەزی لەمێ ڕەنگە بچێت بە تەنیا بڕوا بۆ سەر شاخێکی بەرز ئەمانە ینی بەڕاستی ئەگەر بۆ نەکەن کەسێکی ترم لەگەڵا بێ ڕەنگە سەلامەتتر بم وەگلەوەی هەکە خۆی لە ڕاستیە گەشتی تاکە کەسی دروست نییە و سەلامەت نییە لە یاسای شاخەوانیشانە لێ کەسێقە دروست نییە ئەبێت لە سێ کەس کەمتر نەبی عەلاقە لە سێ کەس کەمتر نەبی لە سێ کەس کەمتر نەبی دەبێت سەلامەتی خۆت خوا نەخواستنی هەزار شتە و بەڕاستی سروشتیش گاڵی لەگەڵ ناکرێ و مەترسیدارە هیوای سەلامەتی بۆم بلاگە خوازم کاک شەهرام ئەو ڕووداوی ڕوویدا ڕۆژی هێنیمە قەدەری خۆی باڵادەستە و کارەساتە ڕوویدا حاڵەتێکی پێما بوو دەگمەنیش بوو لە هەرێمی کوردستاندا کە بەم شێوازە بێ هەڵبەت وەکو شاخەوانان وەکو شارەزایانی شاخەوانان ئەو هۆکارە بۆچی ئەگەڕێنەوە کە بەو شێوازە ئەو شاخەوانانە گیانە لە دەستدا ئەگەر ناوچەکەتان بینی بێ یان ئەگەر لە دەمی هاوڕێکانیانەوە کۆمەڵێک شتان بیست بێت لە تیمی فریاگوزاری تیمە بووین کە لەوێ بوو خۆتان بەڵێ بۆ پێشتوریش سەردانی ئەو شوێنەمان کردووە کاتێکە ئەو دەربەن مەسوورانەیە کرایەوە و ڕێڕەوێکی ئاسنینی زۆر جوانە کە دروست کراون پێشەوە منەمەوێ یەک شتێ بە جەنابەت بڵێم شاخەوانی خۆی پڕە لە ریسک بۆ خۆی ریسکە تێگەی ئەم ریسکانەش ئەکرێ یعنی لە دنیاە ئەگەر تۆ ئاماری دەقیقت پێبەم لە دنیاە مەسەلەن لە ساڵانە لە 7 بۆ 30 شاخەوان گیان لە دەستەیە لە 14 شاخە لوتکە بەرزەکانی سەر و 8,000 مەترەوە لە 4 شاخەوانی گیان لە دەستەیە هەنێمە ئاماری فیدراسیۆنی جیهانیە تێگەی واتە بۆ خۆی شاخەوانی ئەم ڕیسکانی تایە لەبەرەوە لە لای ئێمە لەبەر بە حکمیەوەی شاخەوانی تازەیە لە باشوورە بۆیە بەداخەوە ئەو کارەساتە کە ڕوویە ئەو کارەساتە یعنی شوێنەکەی بەو شێوەیە دەربەندێکی بەرز و هۆڵ و تەسک وەختێک کە ئاو زۆر ئەبێ یەکسەر ئاوتیا بەرزە بێتەوە و حاڵەتەکە بەو شێوەیە ڕوویاواتە کاتێ ڕوودانی حاڵەتەکەش ئەوەیە کە یەکێک لە هاوڕێکانمان کە ئاو ئەیبا ئەو سیانەی تر لە هەوڵی ئەویان کە ڕزگاری کەن کە بەداخەوە ئەوانیش گیان لە دەست شەراب ئاوەکەی ئەوەندە زۆرە خۆی ئاویتیانی بارانێکی زۆر بوو وەکو ئامارەکانی کەشناسی ژەڕێن لە قەراخ ئەمە یەکێکە لە ساڵە دەگمەنەکان کە زۆرترین ڕێژەی باران بەو شێوەیە لەم قەراخ باریوە ئەگینە خۆی دەربەنەکان یعنی ئاوێکی زۆر مەسەڵەن لە هاوینان زۆر بە کەمی ئاوی پیایە یعنی میدیاکانی چوبوون ئاوێکی ئەوەندە نەبوو یعنی شوێنەکە تەسکە و خوڕیە و لە سەری ئەو موقع ئەو دەربەندە بڵێن سەر کە ئەچێتە ئەو دیۆ بۆ قۆپیەکان لەوێ خاکێکی شینکەیی پێڵێن واتە کە بارانەکە هاتوو ئاوەکە هاتوو هەموو ئەو خۆڵە شینکەی لەگەڵ خۆیان دار و بەردوشتیش لەگەڵ خۆیان هێنا بوو زۆر باشە کاک شەهرام ئافو کاک دریست
ئەو پێداویستی سەرەکیانە چین کە ناکرێت شاخەوانێک نەیبا لەگەڵ خۆیان ئەوە تا ئێوە بەپێی ئەو گەشتەی ئەیکەن ئەو شاخی کە بۆ منە بەرزایان بۆ منە نزمترە دیاری ئەەکەن کە چ کەڕستێک سەرەکی و دەبێت لەگەڵ خۆتان نابیبن یان بە گوێرەی وەرزەکان وڵی وەکو قەرزم گەشتی یەک ڕۆژە جیای و گەشتی شۆمانەوە جیا گەشتی شۆمانەوە تەمان جانتای 65 لتری ئەوێت تا 7 لتری گەشتی یەک ڕۆژەی 25 تا 35 لتری ئەوێت یعنی مەسەڵەن گەشتی یەک ڕۆژە ئەداواتەکان فەرقیە لە گەشتی شۆمانەوە گەشتی شۆمانەوە تەمان زیاتر مەسەڵەن کیسە خەوتەوێت خێمەتەوێت ئەو شتانە ئەبێت دەمین بە کاملی پێت بێت چکا شتانە پێ نەبێت لە شاخە پێداویستی شەو جیاواز عەزمگری پێویستە بەڵام گەشتی یەک ڕۆژە تۆ بەیانی سەعات 7 یا 8 یا 6 بەڕێکەویت وا دانی مەسەڵەن عەسری بێت تۆ شوێنی دەستپێکی گەشتەکەت بەڵام وەکو عەزم کردی هەموو شاخەوانێک پێویستە حەبلی حومەتر تا دەمەتی پێ بێت هەموو شاخەوانێک پێویستە جانتای فراگوزاری پێ بێت ئەمە زۆر گرنگە بۆ هەموو شاخەوانێک ئەمە بۆ گەشتی شۆمانەوە بێت بۆ گەشتی ڕۆژە بێت پێویستە هەموو شاخەوانێک ئەمە دوو پێداویستی سەروری بێتی لەگەڵ جانتایەکی بڵێن 25 تا 35 لتر ئەوانە زۆر پێویستە ئیتر وەکو باقی مەسەن تۆ خۆشەمی خواردنی خۆت ئەزانی تۆ چیە خۆیت و چی بەکاردێنەوە ئەزانە ئەو بەڕێژەمێکە دووژەمی سوو بەکارێنی بەڕاستی بەڵام ئەو زیاتر ئەو پێداویستن کو عەرزمکردن ئەوە زیاتر بۆ گەشتی شۆمانەوە بۆ کاتی زستان بەکاردێنەوە شتانە کاگدریز ئێوە زۆرێک لە گروپە شاخەوانیەکان کاتێککە گەشتێکن لە سوۆشیال میدیا بڵاوەکەن و فلانە ڕۆژ ئێمە گەشتەکەین هەڵبەت کۆمەڵێک کەسی تێدایە کە تازە دێن لەوانەیە ئەزمونیان نەویان یەکەم جاری بێ شاخەوانی بکە ئێوە چۆن ڕێنمونیەکەن و پێویستە ئەو پێداویستیانی کە هەیەی ئایا پێی بێت یان بۆ سەرەتایی شتی دیکە پێویستە چۆنیە خۆی ڕاستی بێت پێویستە لەم بەرنامەی جەنابەوە هەموو کەسێک گوێڕاڵی ئەو ئینە بێت بەڕاستی زیاتر بە حەقانەت بکو عەرزم کردیت پێویستە ئەو کەسانی کە ئانوێت بێن بۆ شاخ یا مەسەڵەن بە حەقانەت ئێمە بۆ نمونە سوپاس بۆ خۆی بڵی گۆژەمان هەیە ینی ئەو گروپانیە من باسی خۆمە کەسەگەوێتی کە بێتی بۆ شاغ لەگەڵ گروپێکە گەشتکات پێویستە پشێ مەسەن بۆ منە گۆژە ینی ڕاضی کردوێ یا ڕاضە بکات بەڵام حەقیقەت تۆ لە ژیان تا وەرزش نەکردوێ و گۆژۆ نەکردوێ شاخ نەدی بێ و نازانیت چ کەرەستەیەک پێویستە گروپێک مەسەن بۆ من گروپێکەکەم ئەعلانەکەم جمعەتم بۆ هەوادارانی شاغم جمعە گەشتەکە مەسەن بۆ شار باشێر مثلا بڵم کێ ئارزومەدەن کێ باد بێت ناوی بنووسین بە تەلەفۆن ناوی بنووسی پێنجشەممە جمعە بێت ئەم کابرایەت نازانی نایناسی نەدیوتە نایشی ناسی تێز نەکراوە نازانی چی پێ چی پێێنێ بەڕاستی سێکت لە پێڵاو سێکی پێڵاوشتی باش نیە سەی کابرا مەسەلەن حرمەت و ڕێز بێ بە کابوو هاتووە سەیکە مەسەلەن بە پێداویستی نازانێت جانتاکەی چی تایە بەڕاستی ئەوانە زۆر پێویستە سەرجەم گروپەکان بە خۆمانە بچینەوە هەموو کەسێک نەبین بۆ شاخ هەر کەسێک ئەندامی سەرەکی نەبێت مەسەلەن ئەکادامی سەرەکی بوویت ئەزانی پێت ئەڵێن چی پێویستە و کام گەشتە کامی پێویستە و بدەنووسن مەسەلەن کام ضرورەتی گەشتەکە لە پێڵاو لە باتوم و لە ژووربەرگەوە چی پێویست ناکەم مەسەلەن بەڕێی من هەموو کەسی بۆ شاخ بەس وەکو عەرزم کردی زیاتر ئەم کەسانی حرمەت و ڕێزم هەیە بۆ ئەو کۆمەڵێک کەس پێیا بوون بە ناوی شاخەوانە بە ناوی کۆمپانیەندانە بە ناوی گەشتیارانەوە خەڵکی تێکەن ئەچن بۆ گەشت بۆ ڕەسمگرتن و بۆوانە پێم خۆشە بۆ کەسە سروش ببینە بۆ کەسە شوێن ببینە بەڵام بە ناوی شاخەوانە بەڕاستی ناوی شاخەوانیشان ناشرین کردووە نە پێداویستی چاکیان پێ نە پێداویستێکی وایان پێ نە بەڕاستی ئەزانن چی بەکار و چی بەکارنێ زۆربەی شاق ئەبینی کەسێک حرمەت و ڕێز بێت دارێکە گرێ بەدەستی یا شتێک گرێ بەدەستی یایکی پێ نیە یا جانتایکی کۆڵە پشتی پێێنێ لە ڕێگە بەمەڵێ ئاوێکم بەرێ ئامەسە شتێکم بەرێ ئەوە جوانیە پێویستە هەموو کەسێک خولیا ببینێت بەڕاستی سیمیناری شاخەوانی بێت بەشدار بێت بەڵێ وەکو تۆڕی شاخەوانی کوردستان چەندی جار خولەکەینەوە چەندی جار سیمیناری شاخەوانەکەین ئێمە ئەعلانمان کردووە کێ خولیای کێ ئامادەیە بێت بەبێ مەقابل بێ بەرامبەر دوو ڕۆژ یا سێ ڕۆژ یا چەند سەعاتێکە بەس بەداخەوە زۆر کەم خەڵک بۆ ئیش و کار بۆی دەوام و کەم بەشدارە بێ بڵێ کاکشانە تۆ ڕاچین لەسەر و بەتاکید ئەو خولانەی کە ئەکرێ پێویستە ئێمە ئێستا لە تۆڕەکەیە بڕیاری ئەوە دراوە ینی لە ئۆرگانە شاخەوانیەکانیشە لە عام مەسەلەن هەر گروپێک هەر دەستێک کە دامەزرێ پێویستە یان یەکێک لە مەرجەکانەوەیە کە سەرپەرشتیاری ئەو گروپە پێویستە خولی سەرەتایی شاخەوانی ببینی هەنی مەرجە ئەگەر وانە بێ ئێمە مەسەلەن کە من خۆم بەربرسی کارگێڕیم و مۆڵەتی گروپەکان ئەدەم مۆڵەتیان پێنادەی
ینی تاوەکو خولی سەرەتایی شاخەوانی بە مەرج بۆ سەرپەرشتیاری ئەو گروپەیە ئەو دەستەیە خولە نەبینێ مۆڵەتیان پێ نادەین ئەمە وەکو سەرپەرشتیار دوجار ئێمە تقریبان هەمووی 3 هەفتەیەک ئەبێ 2 خولمان تەواو بوو هەم خولی شاخەوانی کە کرد بوومانەوە هەم خولی بەفر و سەهۆڵ 2 خول بوو لە یەک کاتا کرد بوومانەوە هەمی 3 هەفتەیەکە بێت تەواو ینی بەردەوامم خولانە هەیە سیمینارەکانمان ئەبێ هەیە وە ضروریشە بۆ چونکە تۆ زانستی ئێمە لەبەرەوەی شاخەوانی وەکو هونەر ئەیبینین هونەر ئەگەر تەماشاکی کەسێکی مۆسیقی ئەگەر بەردەوام تەمرین نەکا ڕاهێنان نەکا هونەرەکەی بیرەچێتەوە شاخەوانیش بە هەمان شێوەیە تۆ مەسەلەن ئەم حەبلە ئەبێ بزانی بەردەوام بەکاری بهێنی گرێکان بەردەوام بەکاری بێنێگەنێنی بیرە دەچێتەوە واتە ئەپدەیتکردنەوەی زانستەکانی شاخەوانی بەردەوام پێویستیە یعنی شتێک نییە بڵێ من خولێکم بینیەوە مەسەڵەن من نزیکی نازانم 10 ساڵێکە بێت لەمە پێش من خولی سەرەتایی شاخەوان بینیەوە بڵێ تێسە من پێویستیم پێنی خۆ من بینیومە ئەم شتە ڕاست ناش بلێشی داوە کاک شاخەوانی وەکو پێم وتی هونەرێکە تۆ بێ بەردەوام لەگەڵ یا خۆت ئەپدەیتکەیتەوە ئەگینە بیرەچێتەوە مەسەڵەن تەنهاوە نییە کۆمەڵشتی ئەساسیەکان نەبێت کە لە شاخاتۆ بیر ناچێتەوە بەڵام بەڕاستی قەزیە فەنیەکان و بابەتە فەنیەکان گرێکانوانەیە و کارابین و کە ئەو کەرەستە فەنیانی کە بەکارێنی یعنی تۆگە بەردەوام خۆت ئەپدەیت نەکەیتەوە بیرەچێتەوە ئەو شاخانە کوێن کە زیاترەوە چون بۆ یانەوە تا شوێنەکانتانە گۆڕن ناینگەشتی دەرەوە ئەنجامەدەن بەڵێ وڵا شاخەکان ئەوەی کوردستانی هەمووی زۆر بێت شوین ینی بەردەوامیش دووبارەیەکینەوە دەرەوەی شاخ دەرەوەی وڵاتیش بۆ مەسەلەن وڵاتی ئێران ڕۆشتین بۆ باکووری کوردستان ڕۆشتین بۆ تەنانەت کاگی دریس بۆ جۆرجیا ڕۆشتووە بۆ کارزبێرگ ینی مەسەلەن ئەم گەشتانەش کراوە زۆر باشە زۆر سپاسانەکەین بەڕێز کاک ئیدریس ماموالی لەگەڵ کاک شەهرام محەممەد هەردووکیان ئەندامی ئەنجومەنی شاخەوانی کوردستان یاخوا بەخێر بێن تۆڕی شاخەوانی دەستەکانە خۆش